گەورەیە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیحدا کاتێک عەبدێک لە عەبدەکان ژن بێ یا پیاو بێ لە ڕۆژێکی ساردا لە شەوێکی ساردا بە تایبەتی شەوێکی سارد لەسەر جێگاکەی هەڵئەسێت خێزانی بەجێ دەهێڵێ جێگا نەرم و گەرمەکەی بەجێ دەهێڵێ و دەڕوا دەستنوێژ دەگرێ و عیبادەت بۆ خوای گەورە دەکات دەیەوێت لەگەڵ خوادا مناجات بکا و گفتوگۆ بکات. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ کاتێک ئەو عەبدە هەڵسا خوای گەورە دەفەرمێ بە مەلایکەکان دەفەرمێ تەماشای عەبدەکەی من بکەن وازی لە خێزانەکە و خۆشەویستەکانی هێناوە وازی لە جێگا خۆشەکەی هێنا عیبادەت بۆ من دەکات. خوای گەورە دەفەرمێت وەکو گەورەیەک ئینا خوا عالمە پێیان دەفەرمێ ئەی مەلایکەکان ئەم عەبدەی من بۆچی لەسەر ئەم جێگا گەرم و نەرمە هەڵسا و دەستنوێژی گرت و خۆی داوە دەم ئەو سەرمایە لەبەر خاتری چی؟ دەڵێن خوایە گیان خۆت عالمی ئەم عەبدەی تۆ کە هەڵساوە بەم شەوە شەو نوێژ دەکا عیبادەتی خوا دەکا دوو مەبەستی هەیە ئومێدی وایە کە لێی خۆش بی بیخەیتە بەهەشتەوە لێی ڕازی بی و لەوەش دەترسێ کە عەزابی بدەی بۆیە لە ترسی عەزابی تۆ هەڵساوە شەو نوێژ دەکا و عیبادەتی خوا دەکا. خوای گەورە دەفەرمێت ئەوە ئێوە شایەت بن ئەوەی کە لێی دەترسێ کە عەزابی منە ئەوە تەئەمینم کرد تەواو ئەوەشی کە ئومێدی پێ هەیە ڕەزامەندی من و بەهەشتە ئەوە پێم بەخشی. ئەها خوای گەورە چەندێ بەڕەحمە یا ئەڵڵا خوا زۆر بەڕەحمە بەرامبەر بە ئێمە بەڵام ئێمە زۆر خراپین بەڵام ئێمە چەندێکمان لەو کەسانین کە شەو هەڵەسین لەسەر جێگاکەمان هەڵەسین نەک بۆ مۆبایلەکەمان بۆی کە عیبادەت بۆ خوای گەورە بکەین. پێت خۆشە خوا لێت خۆش بێ پێت خۆشە خوای گەورە لە عەزابی خۆی ئەمینت کاتەوە هەندێک جار لەبەر خاتری خوای گیان هەڵسا نوێژ بکە جێگاکەت واز لێ بهێنە خێزانت واز لێ بێنە بۆی خوای گەورە ڕەحمت پێ بکە. ئەوەی مادەم ئەوەی لێی دەترسێ من ئەمینی دەکەم ئەوەشی ئومێدی پێ هەیە و ڕەجای پێ هەیە پێی دەبەخشم. ئەها خوای گەورە چەندێ بەڕەحمە و چەندێ سەخیە یا ئەڵڵا تۆ چەندێ سەخیت چەندێ بەڕەحمی میهرەبانی بەرامبەر بە عەبدە تاوانبارەکانت هەتا زیاتر بمێنیتەوە زیاتر خۆشتی دەوێ. بەڵام کاتی ئەڕۆی بەلای دەسەڵاتدارێ دەڵێ ئێمە بۆ ماستاوچێتی هاتووە بۆ ئیشی مەسلحەتی بەرژەوەندی خۆی هاتووە بەڵام کاتێک کە تۆ عیبادەت بۆ خوا دەکەی خوا خۆشتی ئەوێ خوای گەورە لێت خۆشە بێ لە عەزابی خۆی دەتپارێزێ بۆیە تەنها زاتێکە پشتی پێبەسی و شایستەی وەی عیبادەتی بۆ بکەی بەس ئەڵڵایە بەندەکان نییە خۆشەویستیت بۆ ئەڵڵا هەبێ ئەو کاتە ئەڵڵا تۆی خۆشەوێ. ئاخوای گەورە چەندێ بەڕەحمە بۆیە هەر کاتێک هەر چەندێ عیبادەتی خوا بکەی ئەگەر تۆ لە عیشا و هەتا بانگی بەیانی شەو نوێژ بکەی و عیبادەت بکەیت و دوعا بکەیت و بپاڕێیتەوە لە خوا زیاتر لای خۆشەویستە بی بەڵام دو سێ سەعات لەگەڵ کەسێکی دەسەڵاتدارەدا بنیشە ناشرین دەبیت بێزارە بێ لێت و ڕقیشی لێتە بێ بەڵام خوای گەورە خۆشتی ئەوێ. ئەو خوای گەورەیە چەندێ ساخی چەندە میهرەبان چەندە بەڕەحم چەندە گەورە شایستەی ئەوەی کە عیبادەتی بۆ بکەی.